وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕایگەیاند ئەو کێشانەی ئێستا لە نێوان هەرێم و بەغدا هەیە کێشەی ڕۆژ و دوو ڕۆژ نییە بەڵکو ڕیشەیەکی قوڵی هەیە ئەمەش بەهۆی ئەوەی هەردوو لا نەیانتوانیوە ڕووڕاستانە لەگەڵ یەک گفتوگۆ بکەن و بکەن بە چارەسەری بنەڕەتی بۆ کێشەکان. ڕەگ و ڕیشەی ئەم کێشانەی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە خۆتەزانی تازە نییە. ئەمەی ئێستا هەیە دەرەنجامی ئەو هۆکارانەیە کە بە درێژایی ساڵانی ڕابردوودا لە کابینەیەک لە دوایەکەکانی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان هەبووە. هۆکارەکەشی ئەوەیە پێمان وایە یەکەم کاربەدەستانی هەرێمی کوردستان و کابینەیەک لە دوایەکەکانی ئامادە نەبوونە بچنە ڕێکەوتنێکی شەفاف لەگەڵ بەغدا و پابند بن بەو ڕێکەوتنانە و کێشەی ئەساسی بریتیە لەوەی کە ئەو داهاتی ئیتیحادین تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا کێشیان هەیە. ئەگەر لە هۆکار بپرسین هۆکارەکەی هەم حکوومەتی ناوەندیە لە بەغدا و هەم حکوومەتی هەرێمی کوردستانە و هەردووکیشان تاوانبارن لەوەی کە ئیتیفاقیەکی شەفاف و ڕێکەوتنێکی شەفافیانەوە بەداخەوەش ینی بارگراناییە کە هەمیشە کەوتوتۆ سەر هاوڵاتی. ڕێبوار حەمەد سەبارەت بە چارەسەری ئەم کێشانە گفتوگۆیەکی ڕاست و ڕەوان بە چارەسەر دەبینێت کە نە هەرێم لە جێبەجێکردنی ئەرکی سەرشانی بترسێت نە حکوومەتی عێراقیش خۆی لە ئەرک و بەرپرسیارەتی بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێم بدزێتەوە. ئێمە چارەسەر ئێستاش پێمان وایە چارەسەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێککەوێت ڕێکەوتنێکی شەفاف بکە و ئەو داهاتانەی کە ئیتیحادین بگەڕێتەوە بۆ بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ڕاستگۆ بێ نابێ بترسێلەوەی کە داهاتی خاڵە سنووریەکان داهاتینەوەت بە شەفافی بخاتە بەردەستی حکوومەتی ناوەند و بێ حکوومەتی ناوەندیش بزانێت کە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و بێ ئەو ئیستیحقاقی بۆ پارێزگاکانی تری عێراقی بۆ هەرێمی کوردستانیش هەبێ و جگە لەو ئیتیفاقیە شەفافە کە لە بەرژەوەندی خەڵکو و هاوڵاتی بێمە پێمان وایە هیچ ڕێگا چارەیەکیکە نییە و چارەسەریش ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەو ڕاستیە تێبگا کە ناگونجێت تاسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان تاسەر لەم دەستەڵاتی قبول ناکەن و لەوە زیاتر هاوڵاتی لە هەرێمی کوردستان ناتوانێت تەحمولیەوە بکە. ئەمە دوو کابینەیە حکوومەتی هەرێمی کوردستان سەرەتایی ترین مافی هاوڵاتیان کە موچێ ناتوانێت دابینیکە. لەسەر هەڵوێستی حیزبەکەشی بۆ ئەم بارودۆخە وتەبێژی کۆمەڵی ئیسلامی وتی دەمێکە ڕامانگەیاندووە حکوومەتێک نەتوانێت موچەی موچەخۆرانی دابین بکات بۆ هەڵوەشاندنەوە باشە. هەڵوێستی کۆمەڵ وازەحە طبعاً لێرە لە هەرێمی کوردستان فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان بە ڕۆشنی بە وازەحی لە بەردەم سەرۆکی حکوومەت وتوێتی ئەم حکوومەتە بەرپرسە لە بەرامبەر هەوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم حکوومەتە کە ناتوانێت موچەی موچەخۆرەکانی بدە ئێلانی کە مەم گوتمان ئەسڵ وتمان با حکوومەتە دەست لە کار بکێشێتەوە حکوومەتە بە هەڵوەشێتەوە بە هەڵبژاردننی پێشوەخت بکرێت حکوومەتێ ناتوانێت موچەی فەرمانبەرانی بدە هەموو ڕۆژە لەسەر شاشەکان بڵێ مە ناتوانین بیدەین تۆ بەرپرسی بەرامبەر سەرەتاییترین مافی هاوڵاتیان کە موچەیە. کۆمەڵ ئیسلامی لەسەر ئاستی قیادەی لەسەر ئاستی سەرکردایەتی و ئەنجومەنی سیاسی و حتا کەسی یەکەمی کۆمەڵی ئیسلامیش لە زۆربەی زۆری کۆبوونەوەکان بە حزوری سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتەکەی سەرۆکی پەرلەمانەکەی کە ئەوانە بەرجەستەی دەستەڵاتەکانی هەرێمی کوردستانن بە وازەحی ئێمە گوتومانە چارەسەر ئەوەیە کە ئەم حکوومەتە چاکسازی بکە گەندەڵی نەهێڵێ بە هەدەردان نەهێڵێ و کۆتایی بەوە بێنێ کە حزب لەسەر حسابی سامانی گشتی دەوڵەمەند بێ بەرپرسان لەسەر حسابی سامانی گشتی دەوڵەمەند بن و خەڵکیش هەژار و فەقیر بێ. ئەمە ئەوە نییە ئێمە کە لەسەر شاشە ئەیڵین ئەوەیە کە ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە کۆبوونەوەکان وتوێتی جێی ئاماژەیە تەمەنی دوو کابینەیە کە موچەخۆران بەردەوام لە خەمی وەرگرتنی موچەکانیاندان لەوەی ئایا لە کاتی خۆیدا بەش دەکرێت یان دوا دەکەوێت بە لێبڕینەوە یان بەبێ لێبڕین موچەی چەند مانگێک بە یەکەوە پاشەکەوت دەکرێت یاخودنا لە سعی حکومڕانی شکست خواردووی ئەم حکوومەتە ئەمە قەدەری هاوڵاتیانە بەدەست سادەترین و سەرەتاییترین مافیان کە موچەیە. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.